سەرۆکیەکان بەڕێز نوێنەری بەرپرسیلقی هەولێری مانگی سووری عێراقی بەڕێزان لە مافی مرۆڤ لە لایەنەکانی تر پەیوەنددار لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر هەمووتان بەخێر بێن سەرچاوان بە سپاسێکی زۆرەوە کە ئەم بابەتە گرنگە لەگەڵ جەنابی سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانی خراڕوو بەو پەڕی دڵگەرمیەوە هانیداین کە هەموو تواناکانی خۆمان بخەینە کار بۆی لەو کێسەدا بتوانین خزمەتی زیاتر بکەین. وەکو سەرەتایەکیش خۆی ئامادەی دەربڕی کە لەسەر ئەرکی خۆی یەکەم قۆناغ جێبەجێ بکرێت کە 37 منداڵ بوو. جێخۆیەتی کە بۆ هەر هەموو قۆناغەکان سپاسێکی بێپایانی بەڕێز بەڕێوەبەری سەنتەری دڵی هەولێر دکتۆر شەهاب و تیمەکەی بکەین کە بەو پەڕی دڵسۆزیەوە لەگەڵ تیمی دەستگای خێرخوازی بارزان لەگەڵ ئەو تیمانەی کە هاتن بۆ ئەو خزمەتە گەورەیە پشتیوان و پاڵپشتی ئێمە بوو و هەروەها کەنیسەی تۆیفۆنی سویسری کە ئەوانیش بەشداریان لە قۆناغی سێمی ئەو پرۆژەیەدا کرد ئەوەی کە ئێمای لێرە کۆکردنەتەوە کە وەکو جەنابی دکتۆریش ئاماژەی پێدا کە بەداخەوە هێشتا ژمارەیەکی زۆر لە منداڵ لە کوردستان پێویستیان بەو نەشتەرگەریە هەیە بۆیشە ڕووی دەممان ئەکەینە سەرمایەدارانی کوردستان و بە تایبەتیش مانگی سووری قەتەری کە هاوبەشمان بن لەگەڵ هاوکارمان بن پشتیوانمان بن بۆی درێژە بەو پرۆژە جوانە ببین کە دڵنیاین چەندین ڕۆحی پەپولە ئاسا لە مەرگ ڕزگار دەکات و دڵی چەندین خانەوادە خۆش دەکات.